یاریەکانی قۆناغی کۆتایی خولی تازە پێگەیشتوانی کوردستان دەستی پێکردو لە هەفتەی یەکەم و لە کۆمەڵی یەکەم تیپی تازە پێگەیشتوانی یانەی هەولێر لە سەر یاریگای دووەمی میوانداری خاچی کەرکوچی کرد. لانیوە یەکەم کوڕانی خاوەن ماڵ باشتر دەردەکەوتن و لە خولەکی سوودیان لە هەڵەی گۆڵپارێزی تازە پێگەیشتوانی خاک بینی و لە ڕێگەی عەبدولموعەز ساهیەوە پێشکەوتن. تازە پێگەیشتوانی هەولێر لە ئەفشارەکانیان بۆ سەر گۆڵی میوانەکەیان بەردەوام بوون تاوەکو گۆڵی زیاتر تۆمار بکەن. خاکیش کەمترین مەترسی لەسەر گۆڵی هەولێر هەبوو. لانیوەی دووەمیش هەمان سیناریۆی نیوەی یەکەم دووبارە بوویەوە. یاریزانانی خاوەن ماڵ زۆرترین دەرفەتیان بۆ هەڵکەوت تاوەکو گۆڕانکاری لە ئەنجامی یاریەکە بکەن. پەیوەند خالید نزیک بوو لە گۆڵی دووەم ستون وەڵامی نەخێر بوو بۆی. لە خولەکی نەوەت و لەم دەرفەتە پەیوەند جارێک و ژەنیاریش جارێکی دیکە دەرفەتی گۆڵی دووەمیان بۆ ڕەخسا، بەڵام عەبدولموعەز ساهی خاوەن گۆڵی یەکەم هێرشەکەی تەواو کرد و گۆڵی دووەمیشی بۆ تازە پێگەیشتوانی هەولێر تۆمار کرد. یاریەکەش هەر بەم ئەنجامە بە کۆتا هات. سپاس بۆخوا زۆر لە ئاستی یاریزانەکان ڕازیم بەڵێ بێگومە چونکە بە حکمیەوە ئێمە یەکەم یاریمان بوو سەفەریشمان کرد و خۆش دەزانی ئەمانە یاریزانەکانی ئێمە پێشووتر نەهاتبوونە دەرەوە. سەرەڕای ئەوەش یاریشی باشمان کرد و یارێکی جوانمان کردو تۆ پێ هەر ئەوەیە ئێمە لە بیدایەتی یاری گۆڵێکمان خوارد ئەوە زۆر تەسیری لە معنەوێتی یاریزانەکانمان کرد چەندی ویستمان تاویزی کەنەوە تاویز نەکرایەوە تا لە کۆتایی یاریەکە ئەوە بوو گۆڵی 2-0مان خوارد. بەڵێ لەسەر ئەو ئاستە و لەسەر ئەو مستەوایی کە ئێمە پێشمەشمان کردو بەڵێ لە ئاستی یاریزانەکان ڕازیم. دەستی کاتی تەدریب و دەستەی ئیداری و ڕاهێنەران خۆشی بەڕاستی زۆرمان دیبوون لە گەرمان بە تەمرینەکان و تەشجیعکردن و ئەو یاریشمان بردەوە و بە هیوای سێ خاڵ لە یاریەکانی داهاتوو. لە یاریەکی دیکەی هەمان کۆمەڵە تازە پێگەیشتوانی هەندرێن بە تاکە گۆڵێکی دیار محەممەد لە سێمێڵیان بردەوە. هەردوو تیپی تازە پێگەیشتوانی هەولێر و هەندرێن بوونە خاوەنی سێ خاڵ. حوسێن محەممەد، کەناڵی ئاسمانی پێام، هەولێر.